ئەوتان لێ بێەوەم کاتتان باش دیارە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک لە وەزیرەکان سەردانی شاری سلێمانی دەکەن لە ناوچەی پیرەمەگرون لێرەدا بەردی بناغی سایلۆیەک دادەنرێت بەردی بناغی سایلۆکە بە مەبەستی خەزنکردن یاخود هەڵگرتنی گەنمی جوتیارانە کە ساڵانە جوتیاران گرفتی بە شێوەیەکی زانستی گرفتی ئەویان هەیە کە خەزنی گەنمەکانیان چۆنێتی هەڵبگرن لەگەڵەوەیە کە ئەم سایلۆیە با پرۆژەیەکی گرنگ و استراتیژیدا دەنرێت بۆ جوتیارانی سنوورەکە چونکە ساڵانە ئەوە ئاشکرا لە کاتی دروێنەکردنی گەنمدا جوتیاران ڕوبەڕووی چەندین گیر و گرفت دەبنەوە لەوانە کاتێک لە وەرزی دروێنەدا گەنمەکانیان پێدەگات ناچارن یان بە بڕەپارەیەکی کەم بیفرۆشن یاخود بۆ ئەوەیە بە جۆرە لە جۆرەکان لە شوێنێک دابنرێت کە ئەگەری خراپبوون و تێکچوونی هەیە ئەو گەنمانە دیارە بەردی بناغی پرۆژەکە لە کاتژمێر 12دا دەنرێت لە ئێستادا زۆرێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتونەتە شوێنی مەراسیمەکە هاوکات پرۆژەکە پرۆژەیەکی مۆدیێرنە بە عەمبارکردن و بەرهەمهێنانی خۆراک و بە بازاڕکردنی گەنم و دانەوێڵەیە و دروستکردنی بەرهەمە خۆراکیەکانی تێدا جێت دەبێتەوە هاوکات بە گوێرەی ستانداردە جیهانیەکانە پرۆژەکە بە بڕی 122 ملیۆن دینار جێبەجێ دەکرێت وەک ئاماژەم پێکرد پرۆژەیەکی کشتتوکاڵیە لێرەدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە پاشکەمێکی دیکە بگەنە ئێرە لێرەدا بەردی بناغی ئەم پرۆژەیە دابنرێت هاوکات من ئاماژە بەوە بدەم کە لە ئێستادا ڕێک لە بەرامبەری منەوە لەوێدا بە جۆرەکان ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کە بەرپرسانی حکومی بێنە ئەم شوێنە ئەوەی ناوی لە پرۆتۆکۆلدا نەبێت کە لەلایەن تیمی پرۆتۆکۆلی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیارە ئامادەکاری کراوە ئەوەی ناوی لە پرۆتۆکۆلدا نەبێت ڕێگەی نادەن بچنە ژوورەوە هاوکات ڕێگە نادەن بە هیچ میدیایەک ڕووماڵی کۆنگرا ڕۆژنامەوانی و ڕووماڵی مەراسیمەکە بکات جگە لە کەناڵێک کە کەناڵی کوردستان 24 نزیک لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئێمە بەشێک لە میدیاکانی سنوور پارێزگای سلێمانی هاتبوونە شوێنی مەراسیمەکە بەڵام بەرپرسانی سەربارزی ئەو کەسانی کە لەوێدا بوون ڕێگان نەدا میدیاکان تەنانەت لە بەردەرگاکەشدا بوەستن داوایان کرد کە ئەو ناوچەیە چۆڵ بکەن هاوکات ڕێگان نادەن لە ئێستاکە من ڕاستە خۆ دەکەم ڕێگە نادەن بە هیچ جۆرە ڕووی کامێرەکەم بکەمە شوێنی مەراسیمەکە چونکە دەڵێن ڕێگە پێ نەدراوە تەنها میدیایەک بۆی هەیە ڕووماڵی ئەو مەراسیمە بکات کە ئەمە جۆرێکە لە جیاکاری پێشەلکاری مافی ئازادی و کاری ڕۆژنامەوانیە لە هەرێمی کوردستاندا. دیارە کاتژمێر 12 سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری کشتتوکاڵ وەزیری دارایی پارێزگاری سلێمانی لێرەدا هاوکات لەگەڵ ئەوەی ژمارێک لە پەرلەمانتار بەرپرس دەستەوە بەرهێنان هاتوونەتە ئێرە بەردی بناغی پرۆژەیەک دادەنێن کا پرۆژەیەکە خۆی لە سایلۆیەکی مۆدیێرندا دەبینێتەوە بۆ بازاڕکردن و خەزنکردنی گەنمی جوتیارانی سنوورەکەیە پرۆژەکە بە بڕی 122 ملیۆن دینار جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەمە زانیاریەکانە بڕیارە پاشکەمێکی دیکە ئەو تەرەدودە یاخود ئەو کەناڵی کە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کردووە پەخشیکا بۆ دەستگاکانی ڕاگەاندن و لەوێدا ڕاگەاندکارەکان بۆیان هەیە یاخود کەناڵەکانی ڕاگەاندن بەو تەرەدودە ئەم مەراسیمەی ئێرە بگوازنەوە.